سلااو لەبێ سلااو لە تۆش زۆر سپاس بەخێراتی بە فامیلی مۆڵ سلامە دوێ سپاس کەشوهای فامیلی مۆڵ پێ چۆنە تۆ وەڵڵاهی خۆشە دەرەزەیەک زۆر باشە بە چ بۆنێکەوە چ سەبەبێکە بوو تۆ سەردانی فامیلی مۆڵت کرد لەگەڵ کێ هاتووی وەڵا هەر لەگەڵ برادران هاتین بەتەمای هەندێک یاریشت بکەین و هەروە جەوەکی بگۆڕین زۆر باشە ناوی بەڕێزت سەهەند کاک سەهەند خوێندکاری بەڵێ لە چ قۆناغێکی لە زانکۆم قۆناغی یەکەم لە تەنکیی میدیا زۆر باشە کوڕەکەمان میدیاکاریشە شتێکی خۆشم پێشکەش ناکەی وەڵڵاهی ئەو مایکە سوور نەبایە پێشکەش مەکرد ڕەنگە بیگۆڕم بیکەمەشین پێشکەش مەکەی کەنەشین پێشکەش یەکەم بەڵام ئەو سوورە مشتی لێیە ئەو مایکە زۆر مشکلی بۆ مە دروست کردەوە چین لە هەر کەسێکە پرسین ڕوخسەتی لێوەرگرن قسەمان بۆ بکە ئەڵێ بەس بڕۆ ڕەنگی مایکەکەت بگۆڕە و کاتە من دانیشتمە تاوەکو بەیانی قسەت بۆ کەم نازانم چ مشکلە لەگەڵ ئەو مایکە داماوەی من هەیە کارەساتە بۆی ناویەوە باشە لە ناو زانکۆ یان لەگەڵ ڕەفقەکانت هیچ شتێکی خۆشە بۆ بەسەر تاس بێ بۆمی بگەڕێتەوە وەڵڵاهی ئێستا لە بەسەر هاتێکی خۆش بێ وڵای حالین ئێستا لە بیرم هەر خۆی ئەو مایکە سووریە بینی لاڵەبی باشە کاک سەهەند خەڵکی کوێی تۆ وەڵڵاهی شکارتە لای ڕادی لای ڕانیا خۆی وەڵا خەڵکی ڕانێ دەنگیشان خۆشە دەنگم خۆشە بەس نێڵم خۆشترە باشە واتم بام پرسیارەکەت لێ بکەم ئەگەر زین و کاتابیتە خاون خەڵات باشە نەویشت ئەخینە نێو چیر و پشکەوە بۆ ئەوانەی کە سپۆنسەرن بەڵێ زۆر باش زۆر باش لە کاتی وەڵامێک تاوەکو گەینە حەدێکی وەسەت ئەگەر بۆ نمونە بەرزتر بۆڵێم بەرزترە ئەگەر ژمارە بوو ئەگەر خواردترش بۆڵم خواردترە یارمەتی شەیە یارمەتیش باشە لە چ بوارەکە باشی وەڵڵاهی بەس لە وەرزش باش نیم بەس لە وەرزش هونەری بێ ئاساییە ئاینی بێ ئاینیش بێ هونەریش بێ احتیادیە باشە مام پرسیارەکەت لێ بکەم عەبدوڵڵا پەشێو ساڵی چەند لەدایک بووە عەبدوڵڵا پەشێو وەڵڵاهی نازانم باشە تۆ وەڵامێک بە من بڵێ بام ناسانکاریت بۆ بکەم باشە لە 1940 بڕۆ سەرەوە 1942 نا 45 ئەنجا بۆ بە قسەی من ناکەی ناوەڵا بە قسەی مایکە سوورەکەش بکە و یەک پلیکانە بڕۆ سەرەوە 46 1946 ئافرین دەسەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون بەخێر هاتی زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەستەکان خۆش بێ زۆر سپاس کاک سەهەند تۆ لەلایەن لە زۆوە بووی بە خاوەنی 15000 دینار تۆ دەتوانی سوودی لێ وەربگریت و بە بڕی 15000 خواردن بێ یان شیرینی بێ یان هەر شتێک بێکە لەناو ئەپە هەیە تۆ دەتوانی داوای بکەیت لە ماکسیش هەر لە ناو فامیلی مۆڵە تۆ دەتوانیت چی سەردانی بکەیت بە بڕی 15000 دینار تۆ دەتوانیت بچی بازاری خۆت بکەیت لەوێ خۆش سپاس